بەپێی ئەنجامەبەراییەکانی هەڵبژاردننی شارەوانی باکووری کوردستان و تورکیا فاتح محەممەد مەچۆغڵۆ دەبێتە سەرۆشی گەورە شارەوانی دێرسیم. مەچۆغڵۆ بەڵێنی چارەسەرکردنی کێشەی بێکاری و کەمی خزمەتگوزاریدا و گوتیشی یەکەم پرۆژەی بریتی دەبێت لەلابردنی ئەو دیوارە کە 2 ساڵە لەلایەن شارەوانی قەیومەوە بە چواردەوری باڵەخانەی شارەوانیدا دروست کراوە. Seçimlerde bir mazbatayı aldıktan sonra önce halkla... سەرەتا کە بەڵگەنامەی سەرۆکایەتیمان وەرگرت یەکەم کارمان شادکردنەوەی خەڵک و شارەوانی دەبێت چونکە ماوەی 2 ساڵە خەڵک هەست بە خاوەندارەتی ئەم شارەوانیە ناکات بۆیە پلانیدا ڕێژرا و جێبەجێ دەکەین. یەکەم پرۆژەشمان هەڵگرتنی دیواری چواردەوری بیناوی شارەوانیە. مەچۆغڵۆ لەبارەی پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستان بە ئەرێنی قسەی کرد و ڕایگەیاند ویستی هەبوونی ئەو پەیوەندەی هەیە. Aslında böyle bir tartışma sürdü bir dönem ama sonra... ماوەیەک باسێکی وەها هەبوو ئەوە بوو 1-2 هاوڕێ لە هەولێرەوە هاتنە ئێرە باسی ئەوەشمان کرد کە ئێمەش سەردانیان بکەین و پەیوەندی دروست بکەین بەڵام ڕێک نەکەوت. لەگەڵ تەواوی گەرانی جیهان سیاسەتمان ڕوونە بە شێوەیەکی جیا لەگەل و ئیدارە دەڕوانین. ئێمە دۆست و هاوڕێبازی چاوساوە و ستەم لێکرا و ئەوانەین کە نکۆڵی لە بوونیان دەکرێت جا لە هەر کوێ جیهان بێت ئەفریقیا ئەوروپا یان ئاسیا جیاوازی نییە. هاونیشتیمانیانیش هیوادارن و چاوەڕێی قۆناغێکی تازە لە بەڕێوەبردنی ناوچەکەیان دەکەن. ڕێی حەقی بکە بوێنێ مجێ هەدەف ئەمە زەرە چونجە لە ماچۆڵکە ئادەلێنەوە açıkta biskede hedeflemeye dedi mücadele maç oldu. Çünkü yani bilmiyorum niye zorun yani ezra zor faskon. Çünkü çalışma ovacıktaki de zor sevilir bunu sata zayra. Так ise ben için teba halk topluyor, derneği topluyor, ara göre kararcı da piyah yani çift razını için halk o millet yapıyor kararcı da tek başına teyna baş kararcı niyordum. ئەمە یەکەم جارە پارتی کۆمۆنیستی تورکیا تەکەپا ئەم پۆستە بەدەست بهێنێت. مەچۆغڵۆ کە بە سەرۆکە کۆمۆنیستەکە دەناسرێت بەم ئەنجامە بووەتە بابەتی ڕۆژەوی باکووری کوردستان و تورکیا.